لە قەزای سۆران وەزارەتی کارەبا بەردی بناغەی بۆ دوو پرۆژەی بواری گواستنەوە و بەرهەمهێنانی کارەبادانا. پرۆژەی گۆڕینی گواستنەوەی هێڵی شەقلاوە سۆران لە ماوەی 180 ڕۆژ جێبەجێ دەکرێ و بڕی 6 ملیۆن و 750 دۆلاری ئەمریکی بۆ دیاری کراوە. پرۆژەی دووەمیش بەرهەمهێنانی کارەبایە لە ڕێگای ئاوەوە کەوا 100 میگاوات کارەبا دابین دەکات و بڕی 250 ملیۆن دیناری تێدەچێت و پرۆژەکە لە ماوەی 18 مانگدا تەواو دەکرێت. پرۆژەی ئەمڕۆ لە گۆڕینی هێڵەکانی گواستنەوە لە شەقلاوە بۆ خەلیفان و دانانی هێڵێکی نوێ لە خەلیفانەوە بۆ سۆران بە درێژایی 16 کیلۆمەتر و هەروها دانانی بەردی بناغەی دروستکردنی پرۆژێکی بەرهەمهێنانی کارەبا بە شێوازی BO2 و بە شێوازێکی نوێ کارەبا لە ئاو بەرهەم دەهێنێت. ئەمە یەکێکە لە پرۆژە گرنگ و استراتیژیەکان بۆ دەڤەرەکە بۆ سنووری هەر چوار قەزای ئەم دەڤەرە دەڤەری سۆران، چۆمان، مێرگەسۆر، ڕەواندووس. جەنابتان دەزانن لە دەڤەرەکە بە کێشەیەکی گەورەی کارەبا هەبووە بە تایبەتی لە وزستانی ڕابردوو. ئێمە درکمان پێکرد ئینشاڵڵا لە ئایندا بە تەواوبوونی ئەم دوو پرۆژە گرنگە تا ڕادەیەکی باش دەتوانین کێشەی کارەبا لە دەڤەرەکە چارەسەر بکات. سەرچاوی سوتەمەنی بەکار نایێت لەم پرۆژەیە، تەنها سود لە ئاوەرەگیرێت. ئاوەکەش بەردەوام پێویستی بە سەرچاوە نیە، تەنها بەڕێگای پێویستە لە ڕێی سوڕاندنی ئاوەکە و هێزی کێشکردنی زەویەوە تەولیدی کارەبا ئەکرێت. ئاوەکەش لە سۆرانە چونکە نزیکە لە ڕووبار و ئەتوانێت سود لە ئاوی دیشوەرگری بە تانکەریەوەوانە. سەبارەت بە قەرزەکانی کارەبا وەزیری کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند هاوڵاتیان ساڵی ڕابردوو بە ڕێژەیەکی باش پارەی کارەبایانداوە و داهات دوو بەرامبەر زیادی کردووە و ڕاشی دەگەێنێت لە ئێستادا تریلیۆنێک و 115 ملیار دینار حکوومەت و هاوڵاتی قەرزداری وەزارەتی کارەبان. داهات ساڵانە زیاد بووە، یعنی هەکە 2019 مقارنە لەگەڵ 2018 بکەن دوو بەرامبەری زیاد بووینە. معناوی خەڵکێک هاریکارە و داوا لەم خەڵکە دەکەن کە پارەی خۆ بدەن فی سەبیل، چونکی 8% لەو داهاتە هەر بیتە ژێرخانای ئەو دەڤەرە. بوو نمونە هەکەل سووران وەختێ 100 ملیۆن داهاتی هەبیت، 8 ملیۆن دەبیتە پرۆژەیەکی بچووک بۆ دەڤەرەکە. قەردەکان تریلیۆنێک و 115 ملیار قەردن، تقریبا 248 ملیار لای حکومەتن، ئەوی تر لای هاوڵاتیان. قەزای سۆران لە ئێستادا 270 میگاوات کارەبای هەیە و 65,000 هاوبەشی کارەبای هەیە بە هەر چوار قەزاکە و لە وەرزی زستان تەنها 9 کاتژمێر کارەبا بە هاوڵاتیان دراوە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.